دیارە ئێمە لە بەشی پەروەردە و بانگەوازی مەڵبەندی شەشی گەرمیانی کۆمەڵی ئیسلامی لە گەرمیان وەکو ساڵانی پێشوو هەستاین بە کردنەوەی خولێک بە ناوی خولی بەرەولووتکە بۆ قوتابیانی ناوچەکە. الحەمد سوپاس بەخوای پەروەردگار نزیکی 60 قوتابی چاوگەشت بەشداریان کردایە و چەند وانەیەکمانتیا پێشکەش کرد لەوانە زمانی عەرەبی، زمانی ئینگلیزی، قورآانی پیرۆز، هەروەها سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە تەک گەشەپێدانی مرۆیی و ئادابە ئیسلامیەکان و بابەتێکی تەندروستیش و ئامانج لەم خولانە ئەوەیەکەوە زیاتر گەشە بە چینی قوتابیان و خوێندکارانی ئەم ناوچە بدەین لە ڕووی پەروەردەی و لە ڕووی زانستیوە و دیارە ئامانجی خۆشی پێکا و ئەوەیش کە تیا بەشی خوشکانیشمان هەبوو و بەشداریان کردیا الحەمدولله سپاس بەخوا بە هەردوو بەشەکەوە هەم بەشی خوشکان و بەشی کوڕانیش سەرکەوتوو بووە ئەوانش نزیکی 60-70 قوتابی بەشداریان کردە. ئێمە وەکو ئەنجومەنی خوشکان بە هاوکاری مەڵبەندی شەشی گەرمیانی کۆمەڵی ئیسلامی کوردستان کەوا هەڵسیان بەکردنەوەی خولێکی پەروەردەیی هاوینە بۆ مناڵانەی کەوا لە هاوینەکەوە بەتاڵیانەیە و دەستیان خالیە پێمان خۆش بووکەوە ئێمەش وەکو ئەنجومەنی خوشکان وەکو لایەنێکی ئیسلامی هەڵسین بەکردنەوەی ئەم خولە بۆ ئەوەی ئەم مناڵەیە لە پەروەردەکەن لە ماوەی ئەم دوو مانگە ئەم خولەیەکەوە ئێمە کردمانەتەوە ماوەی دوو مانگی خایان لە 25 شەشەوە دەستمان پێ کرد هەتا وەکو ئەمڕۆکەوە 27 هەشتا ئەمڕۆ کۆتایی پێهاتوو ئەوەستا ئاهەنگی بۆ گەڕین. ئەم خولەی ئێمە بریتی بوو لە قورئانی پیرۆز، لە خوێندنەوەی قورئانی پیرۆز، هەروەها ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئاداب و ئەخلاقی ئیسلامیانە